سەردانی شاندی باڵای یەکێتی ئەوروپا بە ناونیشانی کۆنتڕۆڵی کۆچی نایاسایی و دژواری ئابووریەکانی وڵاتی تونس جارێکی ترە و ڕاستی سەلماندەوە خۆراواییەکان لە پێناوی بەرژەوەندیەکانی خۆیاندا ئامادە نەمود دروشمەکانی دیموکراسی و مافی مرۆڤ و مافی هاوڵاتی بوونی وڵاتانی خۆرەڵاتی ناوەڕاست بکەنە قوربانی مامەڵەی سیاسی و ئەمنی لەگەڵ ڕژێمە کودەتاچی و دیکتاتۆریەکانی ناوچەکەدا. ئۆرسۆلۆ ڤۆندەرلاینی سەرۆکی یەکێتی ئەوروپا ئامادەی یەکێتیەکەی بۆ یارمەتیدانی 900 ملیۆن یۆرۆ کە دەکاتە 980 ملیۆن دۆلار بۆ پشتیوانی لە ئابووری تونس ڕاگەیاند. لەو پێناوەشدا یارمەتیە وڵاتە دەدات بۆ چارەسەری جیاوازیەکان لەگەڵ سندوقی دراوی نێودەوڵەتیدا. بۆ مەبەستەش وەزیری دەرەوەی ئیتالیا ئانتۆنیۆ تاجانی لە واشنتۆن لەگەڵ وەزیری دەرەوەی ئەمریکا ئەنتۆنیۆ بلینکن کۆبوو و لە پرێنس کۆنفرانسێکدا بلینکن پشتیوانی لە نەخشەی تونس کرد بۆ دیالۆگی نێوانیان لەگەڵ سندوقی دراوی نێودەوڵەتی. لە ڕابردوودا ئەمریکا و یەکێتی ئەوروپا لە ڕووی میدیاوە لە گوتارەکانیاندا جەختیان لە بنەما دیموکراسیەکان و مافی مرۆڤ و شەفافیەت دەکردەوە بۆ وڵاتانی جیهانی سێیەم بەگشتی و خۆرەڵاتی ناوەڕاست بە تایبەتی. بەڵام لە دوای خواستی گەلانی ناوچەکە بۆ ئەو مافانە لە شۆڕشی باری عەرەبیدا ئەو ڕاستیە سەلمێنرا ئەو وڵاتانە لە پێناوی بەرژەوەندیەکانیاندا هاوکاری گەڕانەوەی سیستەمی دیکتاتۆری و پێشێلکاری مافەکانی مرۆڤ دەکەن. گەرچی کودەتا و سەرکوتکاریەکانیان ملیۆنان کەسی لەناو بردووە و دوجار بوونی ئەو ڕژێمە هاوپەیمانانەی خۆراوایە کە ڕاستەوخۆ دەبنە هۆکاری کۆچی نایاسایی. پێدانی ملیارێک دۆلار بەدەسەڵاتە کودەتاییەکەی قەیس سەعید کە بە پاساوی دژایەتی گەندەڵی و باشکردنی بژێوی هاوڵاتیان کودەتای بەسەر پەرلەمان و دەستگای دادوەری و دەستوری و یاسای هەڵبژاردن و کۆی دامەزراوەکانی دەوڵەتدا کرد، دوای 2 ساڵ تونس لە لێواری داڕوخان و مایەپوچی داراییدایە. ئەو ڕژێمە بووەتە هۆکاری کۆچی هەزاران لاوی وڵاتەکە کەچی لە بریەوەی هەوڵ بدەن بۆ ڕیشەکێشکردنی هۆکاری کۆچ. ئەوروپیەکان بە مامەڵە لەگەڵ قەیس سەعید مامەڵە لەگەڵ دەرهاویشتەی ڕژێمی کودەتادا دەکەن. وا بڕیارە چواردەی ئەم مانگە لە ڕۆمای پایتەختی ئیتالیا کە سوکاری گیراوە سیاسیەکان کە یەکێک لەوانە یوسرا غەنووشی کچی سەرۆکی پەرلەمانی تونسە لەبارەی ڕەوشی خراپی کە سوکار و زیندانیە سیاسیەکانی وڵاتەکەیانەوە لە پرێس کۆنفرانسێکدا زانیاری بدەنە کەناڵەکانی ڕاگەیاندن، چونکە ڕژێمەکەی سەعید هەموو دەرگاکانی ئازادی ڕۆژنامەوانی لە وڵاتەکەدا داخستووە و هەمووان بە تۆمەتی تێکدانی ئاسایشی نەتەوەی دەخاتە زیندانەوە. بەڵام جۆرجیا میلۆنی سەرۆکوەزیرانی میراتگری مۆسۆلۆنی لە ئیتالیا بە گەشتە یەک لە دوای یەکەکانی بۆ وڵاتە هەوڵ دەدات تونس بکاتە بەندەری دەرکردنی پەنابەرانی نایاسایی.